کاک فەرەنگ زۆر بەخێربەی. زۆر سپاس بۆمەتەبوونت. داواکاری سوید بۆ بە ئەندامبوون لە ناتۆ لە چیەوە سەری گرتووە لە کاتێکدا کە هێشتا ستۆریەکەی ئۆکراین کۆتایی پێ نەهاتووە و جەنگەکە هەر بەردەوامە هێشتا توانین بڵین جیهان لە جەنگایە. سپاس بۆم دەرفەتە خۆی لە ڕاستیدا هۆکاری داواکردنی بە ئەندامبوون لە ناتۆ لەلایەن سوید و فیلەندا و هۆکاری هەرە برنەڕەتی ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە هیچ متمانەیەکی سیاسی و دیبلۆماسی لەلایەن ئەم وڵاتانەوە بە رووسیا نییە، چونکە مافێکی سروشتیە بۆ هەر وڵاتێک کە داوای بە ئەندامبوون بکات لە ناتۆ. کاتێک کە ئۆکراینە داوای ئەو مافە سروشتی خۆی کرد، مافێکی ڕێپێدراوە، ڕوبەڕووی ئەم مەترسیە بوویەوە و بەدەر لە ئەمانش بە درێژایی مێژوو تەماشا بکەیت رووسیا هەمیشە لە ڕێگای جۆرا و جۆرەوە سوید و فیلەندای کردوتە ئامانج. ڕەنگە ساڵانی ڕابردوو لە فۆرمی جیاترا، لە فۆرمی هێرشی ئەلکترۆنی، لە فۆرمی بەزاندنی سنووری ئاسمانی بە شێوەی با بڵێن مانۆڕی فڕۆکەوانی لەوێ تێدا. ئەمانە بوونەتە هۆکار و زیاتریش لە دوای ئەوەی کە ئەو هەڕەشانەی کە پێشتر ئەیکرد لە ڕووی تیۆریەوە بە فعلی سەلماندی کردی بەکردەی و پێینا ناو خاکی ئۆکرانیاوە. بۆیە ئەم هۆکارە وای کرد کە فیلەندا و سوید مەترسیەکان بە جدیتر وەربگرن و لە ئێستاشا هەردوو وڵات بە کۆی دەنگ، بە کۆی ڕەهای دەنگی ئەحزابە سیاسیەکان لە هەردوو وڵات بڕیاریاندا کە داوای بە ئەندامبوون بکەن. هەر بۆیەشە لە چەند ڕۆژی ڕابردووە با بڵین باڵیۆزی پرسی بە ناتۆ بوون داوانامەکەیان ڕادستی سەرۆکی ڕێکخراوی ناتۆ کرد. ئەوانیش ڕازین بە بابەتەکە. ئەوان زۆر بە خۆشحاڵیەوە بگرە بەدەر لە خۆشحاڵی و ڕازی بوون. ئەم هەنگاوەی فیلەندا و سوید بە هەنگاو و گۆڕانکاریەکی مێژووی ناو ئەبەن بە کۆمەڵی هۆکار. یەک لەو هۆکارانە ئەم دوو وڵاتە لە ڕووی سنووریەوە وڵاتێکی وەکو فیلەندا بنمونە نزیک بە 2000 کیلۆمەتر سنووری هەیە لە وشکانی و لە ئاو بە رووسیاوە. وڵاتێکی وەکو سوید ئێمە چەند نیمچە دوورگەیەک گەورەترین دوورگان کە پێوترە گۆتلاند، گۆتلاندێکێکە لەو دوورگانەی کە رووسیا بەردەوام مەترسی ئەوەی هەیە ئەم دوورگەیە لە ئایندا بەکاربێ بۆ بنکەی سەربازی کە ئێستا بەڵێ سوید وەک خۆی بنکەی سەربازی لەوێ هەیە. زۆر لە هاوکات لە چەندین هاوپەیمانەتی سەربازیە هەیە لە فۆرمی جیا، لەگەڵ خودی ناتوە لە فۆرمی هاوپەیمانەتی سەربازی هەیە، لەگەڵ بەریتانیا، لەگەڵ ئەمریکا، لەگەڵ دانیمارک، لەگەڵ گەلێ لە وڵاتەکانی تر نزیک بە 19 تا 20 جۆری جیاواز هاوپەیمانەتی سەربازی هەیە. بەڵام ئەم جۆرە هاوپەیمانەتیانە تا ئێستا بە بڕوای رووسیا نەبووتە مەترسی زۆر گەورە. بەڵام هەنگاونان بۆ بە ئەندامبوون بە ناتۆ هەر لە سەرەتاوە رووسیا بەڕوونی وتی بێ دەرهاویشتە نابێ، بەبێ لێکەوتە نابێ. بۆیە سوید و فیلەندا پێکەوە وەکو دوو وڵاتی هاوسێ، وەکو دوو وڵاتی تا ڕادەیەکی زۆر لە یەک نزیک لە ڕووی پێکهاتەی با بڵین مرۆیی لە ڕووی تێڕوانینی سیاسی بڕیاراندا پێکەوە داوای ئەندامبوون. باش کاک فەرەنگ، ئەگەر سوید و فیلەندا و بەتایبەتیش سوید ئەگەر ببنە ئەندام لە ناتۆ چ گۆڕانکارێک بەسەر کەشیە وڵاتەدا دێت، ئەندامبوون لە ناتۆ بۆ ئەم وڵاتانە دەتوانێت چی دەستەبەر بکات بۆیان؟ دەتوانێت لانیکەم خاوەندارەتی لە پاراستنی ئەمن و ئاسایش و سەروەری خاچی وڵات، سەروەری دەوڵەتەکانم دوو دەوڵەتە ئەم خاوەندارێتیە فراوانتر بکە. ئێستا تەنها سوید و فیلەندا بۆ خۆیان خاوەن و ئەرکی پاراستنی ئەم دوو دەوڵەتیان هەیە لە ڕووی کردەییەوە. بەڵام بە ئەندامبوون تایە ڕاستەخۆم خاوەندارێتیە بەرفراوانە بێ، چون بەپێی بەندێکی هەرەسەرەکی ناتۆ ئەوەیە کە هەموو ئەندامێک لە هاوپەیمانەتی ناتۆیە هەر کاتێک تووشی مەترسی ئەوە بێتەوە کە سنوورەکانی سەروەری وڵاتی بکەوێتە ژێر مەترسیەوە، ئەوان ناتۆ بەرپرسە دەبێت کاردانەوە هەبێت دەبێت بیپارێزێتایە. پاراستنی ئەمن و ئاسایشی ناوچەکە خاوەندارێتەکەی فراوانترەکەن و سنوورداریەکە زیاتر پەیامێکی زەقترە بە رووسیا کە ئەگەیەنێت کە چیتر لە ئێستا بەدواوە فیلەندا و سوید تەنهانین بخوایە. باش سوید ناترسێ بۆ هەمان ئەو ستۆریەمان ئەو چیرۆکی کە بەسەر ئۆکراین داهات بۆ سویدیش دووبارە بێتەوە. سەرڕای سزاکان هێشتا ئاگادارین رووسیا نەوەستاوە و باسی ئەوژەکە هەر وڵاتێک داوای بە ئەندامبوون لە ناتۆ بکات ئەم دەیکاتە ناوەندین جەنگ. ناترسێ بۆ نمونە ئەگەر سویدیش هەمان چیرۆکی ئۆکراین بۆی دووبارە بێتەوە؟ خۆی وەک سەرەتا ئاماژەم پێدا کاتێککە وڵاتێکی وەکو سوید و فیلەندا لە بنەڕەتە باوەڕیان بە باوەڕ و متمانیان بە مەواقفی سیاسی و دیبلۆماسی و سەربازی رووسیا نیە.
جا ئەمە چیمان پێڵێ ئەمە ئەومان پێڵێ نەک سوید یاخود فیلەندا ناترسێ بەڵکو بگرام هەنگاونانیان بۆ ئەندام بوون بە ناتۆ ئەوە لای ئەوان تا ڕادەیەک جێگیر بووە کە ئێمە بەڵێ لە قۆناغەکان قۆناغەکەمە ترسیدارە هەر لە سەرەتای یەکەم ڕۆژ وەک ئاماژت پێیان لە 25/2 کە شەڕەکە دەستی پێکرد داگیرکردنی ئۆکرانیا لایەن رووسیاوە بە وردی من زۆر چاودێری پرس کۆنفرانسەکانی سەرۆک وەزیران و وەزیری ناوخۆ وەزیری دیفاع و وەزیری دەرەوەی سویدم کردووە هەر لە یەکەم قۆناغا ئەوان ئاماژیان بەوەدا کە ئەمە زەنگێکی زۆر مەترسیدارە و رووسیاش پێشتر هۆشداری خۆی داوە پێشتر هۆشداری خۆی داوە بەڵام چاوەڕوان نەکرا ئەو هۆشداریانە بەو شێوە زەقیە لێکەوتەی سەربازی درێژخایەنی هەبێ ڕەنگە لە شێوەی ئۆپەراسیۆنێک ڕەنگە لە شێوە گەیاندنی سیگناڵێکەوە ئێمە ئەوە ئەەکەین زۆربەی ئەو ساتەکان چاوەڕوانی ئەویانە کرد و چاوەڕوانیش نەک خودی رووسیا خۆی چاوەڕێەوەی ناکرد کە ئەگەر بێت و هەنگاو بنێتە ناو وڵاتی ئۆکرانیاوە ئەم شەڕەی کە کردوێتی کە هەنگاوی بۆ ناوە بەرەو جەنگی گەورە کە هێشتا جەنگی گەورە بە تەواوی با بڵێن بەیان نەکراوە چاوەڕێ نەکردەوە نەبخایەنێ چاوەڕێ کرد هەموو بۆچوونەکانی وابوو کە لە ماوەیەکی زەمەنی کەماوە ئامانجە هەیەی بی پێکێ هەم ئەو سیستەمە حکومڕانی کە لە ئۆکرانیا هەیە وەلای بنێ بۆ هەندێک هۆکاری ناوخۆیی کە هەیە کە هەندێک لە هەرێمەکان پێکاتیان رووسیا و هەندێک پرسیتر و هاوکاتیش سیگناڵێک بێ بۆ هەموو وڵاتانی تر ئەگەر هەر وڵاتێک ئەو هەنگاوە بنێ ڕوبەڕوویەما بێتەوە باش ئەوەی کە لێ ڕاجی سەرنجە تورکیا تورکیا خۆی ئەندامە لە ناتۆ بەڵام ئێستادا باسیەوە کە ئەڵە من دەنگ بۆ نادەم سوید و فنلەند بەتابەت سوید ئەگەر ببێت ئەندام لە ناتۆ ئەم دژایەتی تورکیا بۆ بە ئەندامبوونی ئەم وڵاتانە لە ناتۆ بۆ چێگەڕێتەوە خۆی پرسەکە توانین بە دوو جۆر فۆرم بکەین بەشێکیان ئەوەیە ئایا ئەندامەکانی ناتۆ چ مافێکیانەیە تا چ ئاستی ئەتوانن وڵاتی ڕەت بکەنەوە وەش کۆمەڵی پێوەری یاسایی و دەستوری بۆ دانراوە پێ ئەو ڕێکەوتنامەی کە هەیەە پرسێکی تری هەیە ئایا بۆ بزات دژی رووسیا یاخد ڕوبەڕووی فیلەند و سوید ئەوەسێتەوە لە مەسەلەی ئەندامبوونا دیارە بەپێی ئەو ڕێکەوتنە گشتی کە لە وڵاتانی ناتۆ هەیە ئەندامبوون بە وەرگرتنی هەر وڵاتێ بە ئەندامتیایە ئەبێت سەرەتا ئەو وڵاتی کە ئێوە بێ بە ئەندام کۆی دەنگی پارلەمانی وڵاتەکەی خۆی لە پشت بێ بۆ ئەوەی کە داوانامەکە تەقدیم بکات پێشکەش بکات دواتر هەموو وڵاتانی ئەندام لە ناتۆ ئەم پرسە بنەوە پەرلەمانی خۆیان لەوێش دیسانەوە زۆرینەی دەنگی پێبدا قبولی بکە ئەمە لە ڕووی یاسایی و با بڵێن ڕێکەوتنەکە کە لە نایکێتی ناتۆ هەیە بەم شێوەیە دواتر ئێستا بۆ تورکیا بزات سوید و فیلەندای کردووە بابەتەکەی ئێمە لەسەر سویدە زیاتر تورکیا بۆ ئەوە ئەکات ئێوێ دانوستان بکات لەسەر ئەم بابەتە بۆ ئەوە نییە کە هەموو دەسەڵاتێ بەکاربێنێ بڵێ هەر قبول ناکەین چون هۆکارەکەی چیەکە ئەمە ئێوەکو کارتی فشار بەکاربێنێت بۆی کە داواکاریکی لە سوید هەیە بۆی جێبەجێ کتومت وایە ئێوێ وەکو کارتێکی فشار بەکاری بێنێت بە دوو دلیل دلیلێکی دیارە ئێستا ئەوەی کە بە یعلان ئەیکاتیایە ئەو ئەڵێ ئێمە ڕێکخراوی پەکەکە بە تیرۆرست ناسراوە ئەوان بۆتە لانکە و شوێنی حەوانەوەی ئەوان بەڵام پرسەکە لە پرسی پەکەکە و لە پرسی با بڵێن کوردیش گەورەترە تێدا ڕاستە پەیوەستە بە پرسی کوردەوە ئەویش خۆی لەوە ئەبینێتەوە کە لە یەکەم وتەی سەرۆک وەزیرانی پێشووی سوید ستێفان لوڤێن ساڵی 2014 لەو کاتەکە گەرمەی شەڕی بڵێن ڕۆژاوای کوردستان بوو کە هاتە سەر حکوم یەکەم دەست بەکاربوونی وەک سەرۆک وەزیران یەکەم پەیامی سیاسی کە گەیانی پشتگیریکردن بوو لەو جوڵانەوەی کە لە ڕۆژاوای کوردستان هەیە کە داکۆکی ئەکا لە مافی کەمینەکان لەوێ لە مافی نەتەوەی کورد و ئەوێتیایە بۆ خۆبەڕێوەبەریتیایە ئەمە هۆکارێکی تر لەبەرەوەی وڵاتی تورکیا یەکێ لە خاڵەکان کە وڵاتانی ئەندام پابندەکە بە ئەندامێتی لەوێتیایە نابێ هیچ وڵاتێک کە ئەندامە لەوێ هێزی سەربازی خۆی بۆ شکاندنی سەروەری خاکی وڵاتێکی تر بەکاربێنێ بیگڵێنێ لە جەنگەوە یاخود لە شەڕی ناڕەواوەتیایە زۆرێک لە ئەندامانی ناتۆ زۆرێک لە وڵاتەکانی ترکە لە ناتۆش ئەندام نین لە یەکێتی ئەوروپا پرسی سزای با بڵێن سنووردارکردن یاخود سزای کڕین و فرۆشتن مامەڵەکردنی چەک لەگەڵ تورکیا ڕاگەیەنرا سوید بوو سوید تا ئێستاش ئەو پرسەی هەڵپەساردووە لەو کاتەوە تا ئێستا هیچ بازرگانێکی چەک لەگەڵ تورکیا ناکات چەک بە تورکیا نافرۆشێ دەیەوێت لە ڕێی ئەم فشارەوە لە ڕێ ئەمە وەکو کارتێکی فشار بەکاری بێنێ کە سوید بکەوێتە دانوستان لەگەڵی دەست لەو پرساڵ گرێ ئەم پرسەش خۆی لە خۆیان بۆ ئێمە کورد ئەبعادی تری هەیە بۆ ئێمە ئەوەی هەیە بۆ ڕەنگە بەوە نەوەستێ سنووردارکردنی پشتیوانی بۆ مەسەلەی کورد بۆ دۆزی کورد بە شێوەیەکی گشتی و بە تایبەتی بۆ ئەم دوو بەشەکە ئازادێکی تایە خۆ بەڕێوەبەرێکی تایە لە خۆ بگرێتایە
زۆر سپاس بۆ ئامادەبوونت ماندوومان کردی کاک فەرهەنگ زۆر بەخێر بێ سپاس کامادەبووی لە قورسانی سەرچاوان زۆر سپاس بۆ فەرهەنگ شێخ محەممەد ئەندامی ئەنجومەنی هەرێمی ئۆری بووی سویت کە جەنابیان ڕاستەخۆ میوانی کورسات نیوز بوون.